مشاركة دوامجي ديال سر هاتون شوني بد مشاركة تايبة هلبات أفريقيا چونك أفريقيا روشا جهانية قربانيا بويرن هاتون شونية أمدي أفريقيا السر هاتون شوني باغون باواكي يشتي نافهالي ما كردستان تايبش السليماني بصان أبوير تشنو شو ريدن زتر كيش أو بوير تنا ريدن نوا خلكدا بوي چند جي ما فاندري رايت باختيار محمد ربي بدي راغهند ما هاتون شونو السليماني كريا قالك خيرات بخير هر ام شوية اسبب كنت أفريقيا يعني روجا جهانية قربانيين بيرن هاتن شونيت أفريقيا السليمانية شو خو حاضريك تداهي يعني آماده خوان آماده كردوا بو أوي أم روجا شون بيروز كن يعني شون لبروجا تشي كن تشينا كن بله سرتا بياني تان باش و سپاس بۆ دەرفەتەی کە بۆتان ڕەخساندوین باشە بخەوێت زۆر سپاس هەڵبەتە لەم مانگەدا بۆنەیەکی جیهانی هەیە وەکو زۆر لە بۆنەکانی دنیا ئەم بۆنەیە لە کرۆک و ناوەرۆکەکەی باس لە ساڵیادی قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆ دەکرێت لەم ڕۆژەدا ئەو لایەنانەی کە پەیوەندیدارن بە ڕۆژ زەمی هاتوچۆ لەسەر ئاستێکی جیهانی بایەخ بەم پرسە دەدەن و تاوتوێی پرسی ڕووداوەکانی هاتوچۆ دەکەن تاوتوێی هەڵکشانی ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆ دەکەن بە دوای موسەبیباتی ڕووداوەکانی هاتوچۆ دەگەڕێن و توێژینەوەی دیراساتی زۆر دەگرێت لەسەر ئاستی جیهان ئەمە لەسەر ئاستی جیهان بەڵێ بێگومان بۆ ئەوەی بزانرێت ئەو ڕووداوانە گەشتونەتەکەوە هەر لەو چوارچەوەیدا دوایەمین راپۆرتی ڕێکخراوی جیهانی WHO باس لەوە دەکات کە لە ساڵێکدا لە سەرانسەری دنیادا 1,250,000 کەس بە ڕووداوی هاتوچۆییان لەدەستدات زیاتر لە 50 میلیۆن کەس تووشی حاڵەتی کەم ئەندام بوون دەبێ بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ ئەوەی کە سەرنجی ڕاکێشاین لە دوایمین راپۆرتی ڕێکخراوی جیهانی WHO باس لەوە دەکات کە چەند فاکتەرێکی باس کردووە یاخود چەند لایەنێکی باس کردووە لەسەر ڕووداوەکانی هاتوچۆ ئەویش ئەوەیە کە پێشبینی دەکرێت بۆ ساڵی 2020 ئەو ڕێژەیە برز بێتەوە بەداخەوە پێشبینی بێگومان لەسەر کۆمەڵی معتایات ئەوان ئەو پێشبینیە دەکەن پێشبینیەوە دەکەن کە ئەو ڕێژێ بڵێ پێشبینیەوە دەکەن حەزکەم باسیەوە بکەم کە ئەو ڕێژێ برز بێتەوە بۆ 1,900,000 کەس لە ساڵێکدا بۆ ڕووداوەکانی هاتوچۆ هەڵبەتە خراپ بەکارهێنانی شەقام لەلایەن مرۆڤەکانەوانێ و زیادبوونی ئەو هۆکارانی کەوا دەکەن ڕووداوەکان زیاد بکات بە گوێرەی ئەو دیراساتانەیە کە ئەوان کردویانە پێشبینی ئەوە دەکەن کە ئەم حاڵەت دروست بێ بێگومان ئەم ڕاستیە ڕۆژهەڵاتی ناوڕاستیشی گرتوۆتەوە هەرێمی کوردستان و بێگومان بەندەشک و بەڕێوەبەری ڕاگەاندیان سوێ سلێمانی ئەو داتانەی کە لە بەردەستمان ئەومان پێ دەڵێت کە ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆ لە دۆخێکی مەترسیدارە بێگومان تەنها لە هەرێمی کوردستان نیە لە هەموو دنیاوەکو ئاماژەمان پێکرد بە گوێرەی خۆتان ئامادە کردووە یان ئامادەکاریەکتون پرۆژەیەکتان هەیە بۆ ئەوەی ئێمە لە دۆخێکانە وەستاوین تا لە بۆنەیەکە خۆمان ئامادەکەین ئەمە کاری ڕۆژانەیە بەڕاستی لەناو دەستگاکانی هاتوچۆی هەرێمدا بەڵام دەبێت ئێمە ئەم حەقەتە باش بزانین کە توێژینەکان ئەومان پێ دەڵێت کە هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆ یەکلایەنە نین یعنی دوێنێ بەڕێستان بەرنامەیەکتان کرد کە ڕایەکی ئازادی خەڵکەوە و سەرنجی هاوڵاتیانتان وەرگرت من بە حەقەت کە بە دیقەتەوە سەری ئەو بەرنامەیەم کرد زۆرینی ڕاکان لەسەر ئەو بوو بۆ ڕیزبەندی ئەگەر جەنابیشتان دەتوانن بەو بەرنامەی ڕابردووە بچنەوانی کە لە دوێنە گوزەری کرد ئەوە بوو کە زۆر لە ڕاکان لەسەر شۆفێر بووە کە گوایە هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆیە دواتر لەسەر مەسەلەی ڕێگەوبانەکان و هەندێکیش لە هاوڵاتیانیش لەسەر ڕایان لەسەر ئەو بوو کە کەم تەرخەمەکە لایەن هاتوچۆیە بە حەقەت ئەگەر ئێمە بە شێوازێکی زانستیانە بۆ ئەم پرسە بڕوانین نابێت کەم تەرخەمی یاخود موسەبیباتی زیادبوونی ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆ لەسەر یەک لایەن هەڵبچنین واتە ئێمە وا بزانین تەنها خەتای شۆفێرە یاخود خەتای ڕێگەوبانە یاخود دەستگاکانی هاتوچۆیە بە کۆی ئەم فاکتەرانە وا دەکات کە ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆ زیادکە بەڵام ئەمە سەرنجی ئێمە نییە دیراساتەکانی دنیا ئەومان پێ دەڵێت کە
زیاترین فاکتەر بۆ کەوتنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ کە ئەویش دەرهاوێشتەی دەستی مرۆڤەکانە یاخود لە ناو دووکەوانەدا شۆفێرە ئەویش مەسەلی تیژڕەویە. کاک بەختیار باس لەوە کە کەرەم ڕۆژەدا توێژینەوە دیراساتی جۆرا جۆرێک لە ساسی جیهان لە هەرێمی کوردستان هیچ توێژینەوەیە کە کرێ بۆ نمونە هەمانگیەوە هەیە لەگەڵ ئەو ڕێکخراوانی کە لە بواری هۆشەری هاتچۆی کار دەکەن شتێک لەو جۆرە هەیە؟ بەداخەوە ئەو هەوڵانی کە دەدرێت لەسەر ئاستی شخصین ئەگەر ئێمە بەواقعی و بە شەفافانە قسە بکەین ئێمە ئەفسرانی هاتوچۆین کە وەکو پەرۆشی ئەم پرسین و دەستگاکانی هاتوشۆک و پەرۆشی ئەم پرسەیە لێرە و لێو تۆژینەوەی خۆمان دەکەین بەڵام نەچۆتە ناو چوارچێوەیەکی ئەکادمیانە. هەندێک ڕێکخراوان کار دەکەن بۆ لەگەڵ ڕێکخراوانە هەمانگیتان نییە لە بواری هاتچۆدا؟ ئێمە هەماهەنگیمان لەگەڵ سەرجەملایەنەکان هەیە بەڵام بەداخەوە ڕێکخراوەکان ناڵین هەموو چکە هەر کاتێک کە تۆ بەڕەهایی قسەت کرد دادپەروەری جێبەجێ ناکەیت بەڵام هەندێکیان وەکو پێویست بەڕاشکاوی دەڵێن کە بارکی خوان هەڵناسن بە بیان و ئەوەی کە بودجەنیەوە منحەی ڕێکخراوەکان بڕاوە بەڵام لە کاتێکدا زۆر شت هەیە دەکرێت بەبێ منحەو بەبێ پارەش بکرێ بۆ نمونە ئێمە وەکو هاتوچۆی سلێمانی قسە دەکەم هاتوچۆی سلێمانی بەشی ڕاگەیاندنی ئێستا کارمان کردووە لەسەرەوەی بەدەر لە بەرنامە تەلڤیزۆنیەکانەوە بەدەر لەو کارانەی کە دەچێتە چوارچێوەی کاری ڕاگەاندن سەردانی قوتابخانە و پەیمانگا و ناوەندەکانی فێرکردن دەکەین تا ئاسی زانکۆکان. ئەمڕۆ بۆ هەڵبەتی هۆشیاریتان هەیە بە بۆن ئەمڕۆژەوە؟ ئێمە بە درێژای ڕۆژانی هەفتە ئەوەمان کردووە کارەکانمان بێگومان کارەکانمان چڕ ناکەینەوە لە بۆنەیەکی دیاریکراوەوە دواتر خاو ببینەوە دەکرێت ئەوانیش شان بەشانی ئێمە سەردانی ئەو شوێنانە بکەن کە پێویستە لەوێت و معریفەی هاتوچەی بگەێنیت. ئەم کارە چۆن ێنی ڕۆژانە ئەچم بۆ یەک مەکتەبیان نەخێر ئێمە بەو شێوازە نییە بە پێی خشتەیە کار دەکەین سەرەتا کار دەکەین لەسەر ئەولێوێتی ئەو قوتابخانانە یاخود ئەو دواناوەندیانە یاخود ئەو زانکوانی کە خۆیان داواکاری پێشکەش دەکەن خۆیان داواکاری پێشکەش بەڵێ خۆیان نووسراو دەکەن بۆ بەشی ڕاگەاندن ئێمە کۆنتاکتیان لەگەڵەکەین کات و زەمن دیاری ئەەکەین دواتر ئەوان بێگومان پێویستە ئێمە پێشتر هۆڵێکمان بۆ تەرخانکەن و ئەو خوێنکارانە ئامادە نەزەری یان عملی و نەزەری نەخێر ئێمە ئەوەندەی کە پەیوەندی هەیە بە پرسی هاتوچۆ لەکۆ ڕووداوەکانی هاتوچۆ بۆچی دروست دەبێ هۆکارەکان چین و زانیاریان بدەینێ لەسەر مەترسیەکانی ڕووداوەکانی هاتوچۆ بۆ ئەی ئاسوی بیرکردنەوەیان بەرفراوانتر بێ گومانی تێدانی هەموو مرۆڤێک پێویستی بە ئەبدێتکردنی زانیاریەکانێتی هەمیشە ئێمە لەسەر ئەو وەتەرە یاخود لەسەر ئەم کارە ئەولانە کار دەکەین. بەڵێ بینەوە سەر بەس لۆگە سەرەتاتەوە بەس لە ئامارەکان کرد و ئامارەکان لە هەرێمی کوردستانیش مەترسیدارە و شێ وڵاتانی دیکە زیادبوونی ئامارەکان چۆنە ئاماری قوربانیانی هاتوچۆ بەسمە بەراورد بە ساڵی ڕابردوو لەم ساڵدا چۆنە تا ئێستا؟ ئێمە لە ساڵانی ڕابردووە بەڕاستی ئەرشیفیشمان هەیە کە پێشبینی و دۆخەمانە کرد پێشبینی ئەومان دەکرد کە قەیرانی هاتوچۆ دروست بێ گرفتەکانی هاتوچۆ دروست بێ و ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆش زیاد بکە بەڵام بەداخەوەکو پێویست ئاوڕی لێ نەدرایەوە پرسە بۆیە ئیمڕۆ بەرهەمەکەی ئەوە تا بەدیار چای هەمومانەوە ینی لە دەمانگی ڕابردوو 1993 حاڵەتی ڕووداوی هاتوچۆیمان هەبووە ببوورە گیان لە دەستدانمان هەبووە لە سنووری پارێزگای سلێمانی بەڵێ لە پارێزگای سلێمانی تەنها ناو سنتەرنا قەزانەحەکانیش بێگومان ئەوەی کە بەلامەوە گرنگە باسی لێو بکەم بۆ نمونە لەو 1993 حاڵەتە تەنها 6 شۆفێر گیانی لەدەستداوە یانی ئەوانەی تر هەمووی سەرنشین و پیادەڕەون زیاترین پابندبوون بە بەکارهێنانی پشتێنی سەلامەتی لە لای شۆفێرە بەداخەوە لە کۆمەڵگای ئێمە ینی هەمیشە ئێمە لە ڕێی میدیاکان و جەخت دەکەین کە پێویستە سەرانسەری سەرنشینەکان بۆ نمونە پشتێنی سەلامەتی بەکاربێنن دەرهاوێشتەی و حاڵەتەوە ئاکە لە ڕووداوی هاتوچۆییدا زۆر جار شۆفێرەکە لە مەرگ ڕزگاری دەبێ بەڵام ئەوەی کە تەنیشتی دانیشتووە ئەم ڕێژە چەند زیادە لە ساڵی ڕابردووە ئەم ڕێژەی کە باس کرد تا ئێستا 1993 حاڵەت هەیە ئەم ڕێژێ کەمێک زیادی کردووە بەڵام ئێمە بەو کەمە بەڕاستی نیگەرانین ئێمە بەتەماین لە کۆتایی ساڵدا لەلایەن بەڕێز بەڕێوەری هاتوچۆی پارێزگای سلێمانی کۆنگرێکی ڕۆژنامەنووسی ساز دەدرێت لەسەر کۆی ئامارەکان بۆیە حەز ناکەم بەڕاستی بچمە ئەو تەفاسیلەوانەیە کە مای خەمناکیە بەڕاستی ئێمە دڵمان ژانەکە بە گیان لە دەزانی تەنها مرۆڤێک بۆیە ژمارە لە لای ئێمە بند نییە بە ڕێژەی ژمارەکە ئەگەر کەم بێ
ئیتر وابزە ئەڵێن هیچ نییە کەمەوە گەر زۆر بێ ئینجا بینە سەر بەلامانەوە گرنگ بێ ئێمە هەمیشە بەڕاستی حیات یەک تەنها یەک ئینسان بەلامانەوە گرنگە نایشی شارینەوە قەیرانی دارایی کاری کردوتە سەر جونگەکان سەرانسەر جونگەکان یعنی من پرسیارە لە جنابتان دەکەم ئایا قەیرانی دارایی کاری نەکردوتە سەر کەرتی تەندروستی کاری نەکردوتە سەر کەرتی پەروەردە لە هاتۆش گومانی تیادانیە کار دەکاتە سەر کردی هاتوچۆش ئەو کارتێکردنەوە دەکات کە ئەدای ینی کاری هاتوچۆ بەراورد بە ساڵانی ڕابردوو ڕەنگە وەکو پێویست نەبێت و ڕێژەی ڕووداوەکانیش زیاد بکات یعنی ئێستا خۆتانەزان کە وەکو پێویست نییە کاری هاتوچۆ دەستگای هاتوچۆ ئەو پەڕی جوودی خۆی دەخاتە کار یعنی ئێمە بۆ چرکە ساتێکی شقامان بەجێ نهێشتووە یان بۆ نمونە باز لەو بەڕێوەبەرایەتیە دەکەم کە من خۆم تیا ئەفسرم بە ئاگام لەوەی کە بۆ دقەیەک ئێمە شقامەکانمان جێ نەهێشتووە گوێمان نەداوەتە سەختی کەشوهەوە بەڵام گومانی تێدا نیە کە مەسلەی قەیرانی دارەیەوەکو ئاماژەم پێکرد کارەکاتە سەر ئەو ئیشانە ینی حەسەکەم نمونەیەک بۆ جنابتان بێنمەوانێ لە وڵاتێکی کۆریای باشوور لە ساڵی 2009 ڕێژەی ڕووداوەکانی لە ساڵی ببوورە سەرەتای نەوەتەکان ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆ لەو پەڕی بەرزبوونەوەیە بوو کە حکومەت هاتە سەرخەت یعنی سەرانسەری جونگەکانی ئەو وڵاتە هاتنە سەرخەت بۆ ئەوەی کە ئەو ڕێژەیە دابەزێنن یەکەمین هەنگاو کە نان بۆ ئەمە بەسە بودجەیەکی تایبەتیان تەرخان کرد بۆ کەرتی هاتوچۆ بێگومان کە دەڵێن کەرتی هاتوچۆ واتە دروستکردنی تۆڕی ڕێگەوبان و موسەلزەماتەکانی تر یعنی ملیارێک و 250 میلیۆنیان تەرخان کرد بۆ کەرتی هاتوچۆ لە هەرێمی کوردستاندا چەندێک تەرخان کرا بۆ کەرتی هاتوچۆ چەندێک تەرخان کراوە بۆ تۆڕی ڕێگەوبانەکان و هاوردەکردنی تەکنەلۆژیا بۆ نێو کاری هاتوچۆ یعنی تەنانەت کارێکی تریشان کرد بۆ نمونە عادەی هەیکەلی وەزارەتەکانیان کرد بۆ ئەوەی کە باشترین کار ڕاپەڕێت بۆ دەستگاکانی هاتوچۆ لە کۆی سێ-چوار وەزارەت کارێکیان کرد وەزارەتەکانیان کۆ کردەوانی و کردیان یەک وەزارەت ناوەزارەتی زەوی و ڕێگەوبان ئێمە ڕێگا دروست دەکەین لایەنێک ئەڵێ من قیرتاویەکەم لایەنێکی تر ئەڵێ من ڕووناکی بۆ دانێم لایەنێکی تر ئەڵێ من هێڵکاریەکەم ئەوی دیکەیان دێت ئەڵێ بۆ نمونە من چاودێریەکەم وەکو دەستگاکانی هاتوچۆ هەندێک مؤسساتەیە لە پڕ جادەکەشە بۆڵەکەنی یعنی ئەم فەوزایە پێویستە چارەسەر بکرێت بۆ ئەوی تۆ چی بکەی بۆی چارەسەرگەی بێ ئەم هەموو مؤسساتانە تەوحیدی کەیت بۆ ئەوەی بزانی لەگەڵ کیا قسە بکەیت و بزانی کێ پرۆژەکان جێبەجێ دەکات بە کورتی و بە کورتی ئەگەر ئێمە بمانەوێ ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆ چارەسەر بکەین گرفتی ڕێگەوبان چارەسەرکەین دەبێ حقیقەتێک هەیە باش بیزانین کە ئەو بەرپرسیارەتە ناچێتە سەر ئەستۆی دەستگاکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستانە بە تاقی تەنیا و ئەوان ئێستا پلانێکی گشتگیر نییە بۆ ئەوەی کە کار بکرێ بۆ تا 5 ساڵی دیکە یاخود تا 7 ساڵی دیکە پلانێکی گشتگیر نییە بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ تا ئێستا ئەوەی کە ئێمە بەراوردی بکەین لەگەڵ ئەو وڵاتانی کە بە هەمان قەیرانە ڕۆشتون پاشان بە سەرکەوتوانە هاتوونەتە دەرەوانێ نەخێر ئەو هەنگاوانە ننراوە پێویستە دەستگاکانی هاتوچۆ یعنی مەسلەی چاودێریکردنی شقام حەزەکەم جارێکی نمونەیە بۆ جنابتان بێنمەوانێ لە پایتەختی کۆریای باشوور کە سیئۆلە 5,000 کامێری چاودێری هەیە و کامێری چاودێریەکانیش جیاوازن یعنی ئەوەی کە چاودێری شقامەکان جیاوازە ئەوەی کە چاودێری خێراییەکە جیاوازە تۆڕی ڕێگەوبانەکانیان جیاوازە هایوەیان جیاوازە دەکرا لە ساڵانی ڕابردوو کاری باش بکرێ و دەکرا مەسلەی داهاتی هاتوچۆ باش تەوزیف بکرایە بۆ ئەم پرسە بەڵام بەداخەوە وەکو پێویست تەوزیف نەکرا و ئیمڕۆ تا دەرهاوێشتەکانی دەبینین بەڵام ئەو حقیقەتە هەیە کە دەستگاکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستاندا شەون و خونی خوان بەردەوام من و لە ئەرکی خوانە بەردەوام بۆی ڕێژەی ڕووداوەکان لەم ڕۆژەدا ئێوە چیتان هەیە پەیامتان چییە بۆ خەڵکیش و بۆ هەر بۆ هاتوچۆش ئێمە سەرەتا پەیاممان ئەوەیە خوازیارین کە بایەخێکی زیاتر بدرێ بە پرسی هاتوچۆ لەبەرەوەی پرسی هاتوچۆ پەیوەندیە مەساسیە بە حیاتی هەموو ئینسانەکان و یعنی جنابتان ئەگەر شۆفێر بن یان سەرنشین بن یان پیادەڕەو بن پێویستان بە ڕەوش و سیستەمی هاتوچۆ پێویستان بە دام و دەستگاکانی هاتوچۆ بۆیە دەبێ حکومت بە پەرۆشیکی زیاتر بۆ ئەم پرسە بڕوانێت ئەمە کارێکی دریش پێویستە هاوڵاتی باش لە حقیقەتی مەترسیەکانی ڕووداوەکانی هاتوچۆ تێبگا من کاتێککە منی هاوڵاتی پشتوی سلامەتی بەکار ناهێنم و بایەخ نادەم هێمەکانی هاتوچۆ تەنها چاوە گێڕم بۆ کامێرەکان لەکوێ بن لە ئاسی کامێرەکان پێبەرزکەم و لە سکرێتەری بانزینەکە خای بکەم و دواتر دووبارە خێرایکەم
وەخۆم بدەمە دەست قەدەرێکی نادیار کاتێک ڕووداوێکی ژوو بدات دەڵم خەتای ڕێگەوبانە خەتای دام و دەستگاکانی هاتوچۆیە خەتای حکومەتە لە کاتێکدا مرۆڤ سیەکتەری هەموو پرسەکانە لە هەموو جونگەکانە لە کەرتی هاتوچۆش داوایە بۆیە حتا ئێمە ئیلتیزاممان هەبێ بە ئاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ خۆمان بەرهەمەکەی دەچنینەوانێ. بەڵێ سوپاس بۆ ڕاید بەختیار محەممەد بەڕێوەبەری ڕاگەیاندنی یاچووی سلێمانی سوپاس بەیوای سەلامەتی بتەنە.